وا بۆ هەفتەیەک دەچێت وەرزی نوێی خوێندن دەستی پێکردوێتەوە و دەرگای خوێندنگا حکوومیەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بە داخراوی ماونەتەوە. چارەنووسی خوێندنی زیاتر لە 400,000 خوێندکار بەسراوەتەوە بە پێدانی موچەی مامۆستاکانیانەوە. لە بەرامبەردا خستنی دەرگای خوێندنگا حکوومیەکان دەرگای خوێندنگا ئەهلیەکان کراونەتەوە و بەبێ هیچ گرفتێک خوێندکاران سەرقاڵی خوێندنن. بەتەکید گرفتی دروست کردووە، بەڵام مەجبورین کە مناڵەکە بنێرین ئێرە، ینی بەردەوام بێ لە خوێندنەکەی، چونکە ئەم قەیرانە بەعام بۆ هەموو کەسێ، ینی بێگومان کاری لەسەر هەموو کەسێک کردووە. بەشێک لە خێزانەکان ئەگەرچی باری داراییشیان باش نییە، بەڵام منداڵەکانیان ڕەوانەی خوێندنگا ئەهلیەکان کردووە کە بە وتەی خۆیان لەبەر نادیاری چارەنووسی خوێندنی منداڵەکانیان بە ناچاری ئەو کارەیان کردووە. بڕیارمانداوە کە بێ نرخێکی کەم بێت بۆ ئەوەی کە هەموو خێزانەکان بتوانن یەکە مناڵەکانیان بێنە ئەو قوتابخانەوە. چەند خێزانێکیشە بووە زۆرنا، یان یەکە مناڵەکانیان بردو بە قوتابخانەیەکی کە پیانوتی ئەوە ناتوانن، بەڵام هەشمان بوو ئێستا خەڵکیشە بووە بەڕاستی کەویستێتی مناڵەکەی باتە دەرەوە. بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی دەڵێت ئەوان پێیان خۆش نییە بەشێک لە خوێندکاران بەهۆی بایکۆتی مامۆستاکانیانەوە بێبەش کراون لە پرۆسەی خوێندن. وتیشی هیچ مامۆستایەک ئاسوودە نییە لەو دۆخەی خوێندکارانی تێکەوتووە، دۆخەکەش بووەتە هۆی دروستبوونی چینایەتی لە ناو خوێندکاراندا. خوێندنگا ئەهلیەکان بە پێی گرێبەستێک بە پێی ئەو عەقدە لە بینی ئەو خوێندنگانە لەگەڵ کەسوکاری خوێندکارەکانە کردویانەوە، ئەوانە بە پارەش دەوامەکەن. لەبەرەوە پەروەردە بۆی نییە بە هیچ شێوەیەک زەخت لەوانە بکات دەوام بکەن یا دەوام نەکەن. هەموو مامۆستایانی ناڕازی ئێمە پێمان خۆش نییە کە بەشێ لە خوێندکارانی شارەکە دەوام کە بەشێکی کرد، بەڵام ئەمە مافێکی خۆیانە. ڕێکخراوەکانی یونیسف و یونسکۆ لە زۆربەی وڵاتان چاودێری پرۆسەی خوێندن دەکەن. سەرۆکی ئەنیستیتۆی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان لە کوردستان دەڵێت ئەو ڕێکخراوانە بە وردی چاودێری پرۆسەی خوێندن لە کوردستان دەکەن و نیگەرانن لە دواکەوتنی دەوام و بایکۆت لەلایەن مامۆستایانەوە. پرۆسی خوێندن لە پەروەردە هەمووی وەستاوە، جگە لە چەند قوتابخانەیەکی ئەهلی نەبێت کە 100 ژماری خوێندکاران ناکات لە هەرێمی کوردستاندا، کەمتر لە 100 ئەوەی تر تۆ ئەو 99 وەستاوە هەر هەمووی مافی فەوتاوە، پێویستە لەسەر ئەوە بەجوابیت کەەوە مافەکانیان دابین بکرێتەوە. لە هەرێمی کوردستان 7,000 خوێندنگای حکومی هەیە و زیاتر لە 1,700,000 خوێندکار لەو خوێندنگایانە دەخوێنن. لە بەرامبەریشدا 224 خوێندنگا و پەیمانگای ناحکومی لە هەرێم هەیە کە 38,661 خوێندکار لەو خوێندنگایانەدا دەخوێنن. ژاڵە محەممەد نارتی، سلێمانی.